بەداخەوە هەواڵی وەفاتی میر تەحسین بەگ میری ئێزیان لە هەموو جیهانمان بیست. زۆر دڵتەنجین بە پەرۆشین. خوا بە ڕەحمەتی خۆی بخا. خوا سێبووری بە کەسوکاری و بنەماڵەکەی بدە. میر تەحسین پیاوێکی گرنگ بوو لە مێژووی ئێزیدیەکان. لە ساڵی 1933 لەدایک بووە لە تەمەنی 11 ساڵیەوە. یعنی لە ساڵی 1945 میر تەحسین میری ئێزیدیەکانە. من پێم وایە لە درێژایی تەمەنی خۆی هەوڵ و کۆشی میر تەحسین ئەوە بوو کە چۆن ئێزیدیەکان پارێزێت، چونکە ئێزیدیەکان لە ژیانی خۆیان 74 فەرمان لە دژیان بووە، قەتل و عام کراوە. میر تەحسین هەوڵی ئەوەی داوە کە ئەو شتانە ڕوونەدا، بەڵام بەداخەوە هەموو جارە دەستی شەڕ و ئاژاوا لە دژی ئێزیدیەکان بەهێزتر بووە لە توانا و هەوڵەکانی میر تەحسین بەگ. میر تەحسین بەگ لە هەمان کاتیشدا هەوڵی ئەوەی داوە کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ کارکتێرەکانی ناوزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بپارێزی. بە تایبەتی یەک ساڵ لە دایک بوونیان هەبوو لەگە مام جەلال، خوا لێ خۆش بوو، پەیوەندیان زۆر باش بوو. و میر تەحسین زۆر جار بۆ بە ئاوارە لە دەرەوە، میر تەحسین زۆر جار گیراوە لە ساڵی لە شەستەکانەوە تا ئەمڕۆ چەندەها جار گیراوە. یەک دیمانەی میر تەحسین گرنگە ساڵی 1983 کە مفاوەزاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەگەڵ حکوومەتی عێراق. حکوومەتی عێراقی ئەوسا زەمانی سەدام حوسێن دەیانویست ئێزیدیەکان بە عەرەب لە قەڵەم بدەن و سنجار نێتە سەر کوردستان، شێخان نێتە سەر کوردستان. بۆ ئەم مەبەستە میر تەحسینیان بان کرد بۆ تەلەڤیزیۆنی عێراق، لێیان پرسی و میر تەحسین لە وەڵام داوتی من تێناگەم چونکە من عەرەبی نازانم، کوردی زمانی ڕەسەنی منە.